علیکم خطابیانی بارز و خوشویستی پولینو لبیرکاری پولینو گیشتینه بشی پنجم بابت یکم چند لاکان من هیا خطابی بارز لم بابتا پرسیار به چند جورک دیتا جوری یکم آگادار به بابت یکم باسی چند لاکان دکات واتا نو گوشه من هیا و هر وها در گوشش من هیا لناو گوشه سرجمی ناو گوشه من هیا و هر وها پیانه ناو گوشه من هیا خطابی بارز بشی پنجم یکی که لبش هر گرینگکانی بیرکاری پولینو بویا خطابی لیره زورترین کشه لبشی پنجم هیا انشالله هول دادین ام کشه نهلین و بابتکان زور به کرتی پختی بوتان روم بکینوه برایگای خیراش و تا نتوانن همو یا ساکان لبرکن برایگای خیره یا خود برایگای کرد بگی به انجام کن چون که وزاری اجتماعی تحقیق نوکان هموی حل بجاردنه بوی حتی زو بگی به والا مکان زور باشتره و هر واکاتکش بو دیتا لیره جوری یکم لبابت یکم چند نکان لیره داوای سرجمی ناوگوشه دکاد یا خود داوای پیوانه ناوگوشه دکاد یان هندگ جاروینه که داداته داوای چه دکاد؟ داوای پیتکه دکاد و تا لیره لجوری یکم لبابت یکم لناوگوشه دواتر دینه سر در گوشه لناوگوشه بسه جور بسیار دید جوری یکم یان داوای سرجمی ناوگوشه دکاد که یاسای تایبتی خوی هیا و هر وا پیوانه ناوگوشه اویش یاسای تایبتی خوی هیا و هر وها داوای پید دکات امیش یکسانی 180 جارانی نون کم دو دکی دین سر جوری یکم بودو زیناوی سرجمی ناوگوشه چند لایکی قوقز ام یاسا بکار دینیم بابا اما یاسای سرجمی آگادار با سرجمی ناوگوشه 180 جاران نون کم دو آگادار با لیره جماره ای که داداته سرجمی ناوگوشه بدوزوه لیره ام نونه واتا جماره لایکان باشه لیره دنوسره پیوانه یا خود سرجم لبابت یکم جور یکم دین سر سرجمی ناوگوشه نمونه سرجمی ناوگوشه لدوانزده لایکی ریگ بدوزوه یا خود پیوانه ناوگوشه لدوانزده لایکی ریگ بدوزوه آگادار به لمپر سیاره دالید پیوانه هر ناوگوشه آگادار به سرجم ناوگوشه یا ساکه بریتیه ل 180 جاران نون کم دو بلام پیوانه ناوگوشه یا ساکه بریتیه ل 180 جاران نون کم دو دوباره دابشی نون آگادار به هنده قطابی لیره غلط دکا لیره نون کم دو کدبینه توا لکوتای دابشی او جماره دکا هم غلطه انجام ندن نمونه بسیار یکم سرجمی ناوگوشکان لدوانزده لایکی ریگ بدوزوه بسیار سرجمی ناوگوشه لدوانزده لایکی ریگ بدوزوه لیره نصره سرجم واتا یاسای یکم 180 جاران نون کم دو لیره نصره دوانزده لای ریگ باشه دوانزده لا واتا نون چنده؟ نون یکسانه به دوانزده 180 جارانی دوانزده کم دو 180 جارانی دوانزده کم دو 180 جاران دوانزده کم دو ده یکسانه به 180 جارانی دکات 1800 کوات 1800 ولامی تواوا بابین همان بسیار بلام ام سرجمه بابکینه پیوانه هر نوع گوشه
بزانه ولامکی چند گورانکاری بسر دادید. هنده قطابی هر ناو گوشه ببینید یکسر ام یاسایه بکار دینید. بابا لیره تماشای پیش ناو گوشه بکن. اگر سرجمی ناو گوشه بید لیره 1800 که دبیت ولامی راست. بلام لیره دین جوری دوم که پیوانه شیکار دکن. لپیوانه ناو گوشه وره همان یاسا بکار بینه. لیره ریگایی که کرتت بیدانیم. 180 جاران نون کم دو. 180 جاران 12 کم دو دبته ده. دبته 1800. آگادار بم. اگر بسیارکه سرجمی ناو گوشه بید 1800 ولامی راسته. بلام اگر پیوانه هر ناو گوشه یک بید دین دوباره 1800 که آگادار به دابشی ده نکی او غلطی انجام نده وره دابشی 12 بکوه. بود دابشی 12 چونکه نون یکسانه به 12 باشه نون یکسانه به 12 3800 دابشی 12 دکات 100 و کوات 150 ولامی تواوه. آگادار به سرجمی ناو گوشه ششلای که ریک بدوزوه. سرجمی ناو گوشه ششلای که ریک بدوزوه. ششلا آگادار به پیش ناو گوشه چی مانه؟ سرجم مانه کواته یاسا یکم بکاردینی 180 جارانی 6 کم دو 180 جارانی 6 کم دو دبته 4 180 جارانی 4 دبته 720 کواته 720 ولامی تاوه. آگادار به اگر لیره بسیارکه نسرا با پیوانه ناو گوشه لششلای که ریک دوباره 720 دابشی 6 دکرایه و باشه بابا لیره نسرای کم رسته درست نیه لشانزدلای که ریک واتا 1 2 3 4 5 6 7 8 حتی دیگه 16 لای ریک. آیا چند لای قوقزه؟ بله. آیا 16 سری هیا؟ بله 16 سری هیا. سرجمی درگوشکانی دگات 306 بابگیان سرجمی درگوشه لجوری دوام دینه سر هشتا ندخوین لیره 306 هر کاتک ناوی درگوشه هات یک سر با 306 بیتا میشکد. اوش تواوه. سرجمی ناو گوشه 2880 اما غلطه چون دزانی غلطه و رو یاسه بکار بین 180 جارانی 14 که 16 کم 2 دبته 14 180 جارانی 14 ناکات 2880 کوات 30 حاله بابا لیره دالین تگیشتنی بسیار نیوی ولامه. لیره نصفه کام رسته دروست نیه واتا کام ولام غلطه باشه کام ولام حاله لیره ولام حاله که ده دوزینه. اما جوری یکم سرجمی ناو گوشت خویند و هر وها پیوانه ناو گوششت خویند او دو تو آگادار با 100% لطاقکنه وزاری لمن ورگیره یک لم دوانه دیتوا. جوری دوام درگوشه مانه بابا هر کاتک سرجمی درگوشه دید پیوانه درگوشه و هر درگوشه دید امیاسه بکار بینه درگوشه وکو ناوگوشن که یاسای جیاوازی هبید یک یاسای هیا 306 دابشی نون ام نونه جماره لایکانه باشه بابا ام نونه جماره لایکانه و هندک جاریش وینه که داداته داوای نرخی پیتکه دکات که زور سال دیتیت من بسیاری لم شوازه هاتو توا لیره سرجمی درگوشه لچن لاگی قوقس دکات 306 اما بو حل بجاردن گرینگه 306 گرینگه کوکو لیره نسرا بو سرجمی درگوشه 306 کویش ولامکه توا بو. بو دو زینوی پیوانه هر درگوشه یا خود سرجمی هر درگوشه ام یا سر بکار دینین 306 دابشی نون ام نونه جماره لایکانه
و هر وها پیوانه هر در گوشک لششلای که ریک بدوزه و تماشاین پیوانه هر در گوشک در گوشه پیوانه در گوشه وکو ناو گوشه نه فکر که کامی آسا بکار دینین یک سر 360 دابشی نون نون چنده؟ نون ششه که واتا 360 دابشی شش دکاتا 6 پلا او جوری یکم نمونه بسیاری چیتر پیوانه هر در گوشه یک ل 12 لای که ریک بدوزه ل 12 لا نمونه او ششه بکنه 12 لای که ریک 12 لای که ریک یک سر 360 دابشی 12 دکاتا 30 جوری دوام سرجمی در گوشه لچند لای که خوخص گوتمان 360 پلیه لیره بهای دال لچند لای خوارا بدوزه لیره نسرای بهای دال بدوزه بابا سرجمی در گوشه دکات 360 واتا همون کو بکره و دبی یکسانی چند بید؟ یکسانی 360 بید چند جماره من هیا؟ 3 دال کو 2 دال کو 7 دال کو 2 دال دوباره کو 6 دال دکات 20 دال یکسان به 360 بابا لیره همون جمارکان کودکی اول 3 2 5 5 و 7 12 12 و 2 14 14 و 6 دکات 20 20 دال یکسان به 360 بو 108 ما ننوسی بو 360 ما نوسی چون که لیره آگادار به امانه لدر وی گوشن باشه تماشا کن لدر وی گوشه نسرای دروی گوشه دروی گوشه دروی گوشه و گوشه باشه لیرش دروی گوشه نسرای لیره اگر تماشای بسیار رکب کن چشتک زیاده ام 360 هیچ عیبی نیه لشوینی خویتی 20 دال گوت من بهای دال بدوزه و دبی لکوتایی چی ببینید دبی لکوتایی دال یکسان بید به جماره دال یکسان بید به جماره چشتک زیاده آگادار بید لیره چه سین بید چه صاد بید چه دال بید هر جماره لطنیش پیت هبید نیوانیان جاران بید هر دولا دابشی او جماره بکن او بیسته لگه او بیسته دروا چه دمینه توا دال او صفره لگه او صفره دلوا 36 دابشی دو دکاتا 18 کواتا نرخی دال چنده؟ نرخی دال بریتیالا 18 لیرش سرجمی در گوشه کالا چند جمعه لکای نوم به دکاتا 360 گودمان سرجمی در گوشه بریتیالا 360 پلا اما بابتی یکم بابتی دوام دین باسی ام جاره چند لای ریک دکن چند لای ریک لیره کمالک بابت من هیا جوری یکم و هر وها جوری دوام و هر وها جوری سیمیش من هیا لیره لجوری یکم باسی چقه گوشه دکن و هر وها جوری دوام باسی چیوه دکن و هر وها لجوری سیم باسی روبر دکن بابا چقه گوشه همان یاسای در گوشه بکار بهینه بابا هر کاتک در گوشه دید چقه گوشه دید یک سر 360 دابشی او جماره بکه که دراوه لیره لم بابتش بسیار به چند جوره دید ام قطعی برس کاتک دالم لم بابت بسیار به چند جوره دید ام واسی تاخیکنای وزاری دکم نشتیمانی واتا لم بابت لم جورانه زیاتر نایت همون نسیه لیره جوری یکم
جۆری یەکەم لە بابەتی دوام داوای سەرجەمی چەقە گۆشە دەکات. باشە بابە؟ دەبێت یاساکە بزانین یاساکەش وەکو هیچیە وەکو پێم گوتی وەکو هیدەرە گۆشەیە یان داوای ژمارەی لاکان دەکات هەمان یاسای دەرە گۆشەیە 360 دابەشی نو بابە لێرە هەر کاتێک داوای دەرە گۆشە کرا چ پێوانەی دەرە گۆشە بێت چه سەرجەمی دەرە گۆشە بێت دوام پێوانەی چەقە گۆشە سەرجەمی چەقە گۆشە سێەم دۆزینەوەی لا لە چەقە گۆشە هەر سێک یەک یاسان هەیە 360 دابەشی ئەو ژمارەی کە هەیە لێرە پێوانەی هەر چەقە گۆشە لە نولایەکی ڕێک بدۆزەوە چەقە گۆشە و پێوانە یەکسەر 360 دابەشی ئەو ژمارەی دراوە چ ژمارەیەک هەیە؟ 9 کەواتە دابەشی 9 وەڵامەکەی دەکاتە 40 ژمارەی لاەکان لە چەندلایەک پێوانەی چەقە گۆشە یەکسەر 360 دابەشی ئەو ژمارەیەک هەیە دابەشی 6 دەکاتە 6 کەواتە 6 وەڵامی تەواوە پێوانەی هەر چەقە گۆشەیەک لە 12 لایەکی ڕێک بدۆزەوە یەکسەر پێوانەی چ؟ پێوانەی چەقە گۆشە پێوانەی چەقە گۆشە کەواتە 360 دابەشی 12 دەکاتە 30 بابە لێرە تەماشای لە بابەتی یەکەم ناوە گۆشەت خوێند لە بابەتی دوام دەرە گۆشەت خوێند لە بابەتی سێەم چەقە گۆشەت خوێند دەرە گۆشە و چەقە گۆشە هەر ئەم دووشە دیت 360 دابەشی 9 بەڵام ناوە گۆشە دوو جۆری هەیە سەرجەمی هەیە و هەروە پێوانەشی هەیە سەرجەم 180 جارانی نون کەم دوو بەڵام پێوانە 180 جارانی نون کەم دوو دووبارە دابەشی 9 باشە؟ واتە ئەم سێە لەبەرکە و تەواو دەچینە سەر جۆری دوام لە بابەتی دوام بزانین لە وەزاری بە چ شێوازێک دێتەوە داوای چێوە دەکات بۆ شیکارەکەش ئەم یاسا بەکار بێنە بابە چێوە بریتیە لە ژمارەی لاەکان لێکدانی درێژی لاەکان واتە دەبێت لێ چێوە ژمارەی لاەکانت بداتێ و هەروە درێژی لاەکانیشت بداتێ بۆ نمونە چێوە زۆر ساڵ ئەم پرسیارە هاتووتەوە 2-3 ساڵ 3-4 ساڵ 5-6 ساڵ چێوەی حەفلایەکی ڕێک یەکسەر چێوە یەکسانە بە 9 جارانی لا دەبێت دوو ژمارە بداتێ ئایا یەکەم جار بزانین ژمارەی لاەکان هەیە چێوە حەفلایەکی ڕێک بەڵێ 7 جارانی دوام درێژی لاەکان درێژی لاش بریتە لە 6 7 جاران 6 دەکاتە 42 سانتیمەتر کەواتە وەڵامی ڕاستە هەمان بسیار چێوەی هەشلایەکی ڕێک ژمارەی لاەکان هەیە بەڵێ 8 جاران بزانین درێژی لا هەیە درێژی لا 6 8 جاران 6 دەکاتە 48 سانتیمەتر ئەمە چێوە ئەوە شێوازی یەکەم هەندێک ساڵ پاریش بە قوتابیانم گوت ئەم چێوەیەش گرنگە باشە بابە قوتابی زۆر جار ئەو غەلەتیە دەکات هەر چێوە ببینێت دوو ژمارە هەیە هەر دوو ژمارەی لێک دەدات یەکسەر جاران دەکات ئێستا ئەگەر 4 جارانی 40 دەکات یەکسەر فکر ناکاتە بزانی ئایا ژمارەی لاەکان هەیە درێژی لاەکان هەیە نییە بابە لێرە چێوەی چەند لایەکی ڕێک کاتێک درێژی ئەوە درێژی هەیە باشە واتە لا هەیە جاران بزانین نون هەیە نون درێژی لاەکان 4 جاران نون واتە ژمارەی لاەکان پێوانەی هەر چەقە گۆشەیەک چلە ئایا پێوانەی چەقە گۆشە دەتوانین بڵێن ژمارەی لاەکانە نەخێر بەڵام لێرە دەگەڕێنەوە سەر جۆری یەکەم کە یاسای یەکەمە ئەم چلە 360
دابشی چل. نون یکسانه به چه؟ 306 دابشی چل. 306 دابش چل دکات نو. کواته جماره لاکان دبیتا چند؟ دبیتا نو. نو جارانی چوار یکسانه به 36 سانتی متر. بابا لیره هندک جار چوی هشلاکی ریک دریجی لا هر دکو داداتی یکسر هر دو جماره جاران بکن. 12 لای ریک و هر وها دریجی لا 12 جاران 36. هشلاکی ریک دریجی لا یکسر 8 جاران 6 دکاتا 48. بلام اما فکری چی جیاوازن. دریجی لا هیا بلام جماره لا اکان نیه. جماره لا اکان لچه دهینین. دین 306 دابشی چقه گوشه دکی. دابش چقه گوشه 306 دابشی چل دکات نو. یکسر چوار جارانی نو دکات 36 سانتی متر. جوری سیم روبر مان هست. بابا روبر اما یا ساکیتی. روبر یکسانه به نیوی واتا یک بسر دو. جاران جماره لاکان جاران دریجی لاکان جاران دریجی استوند. بابا لیره لروبر با کرتی سه جماره داداتی. هر سه جماره جاران بکه نیوکی ور بگیره. ما مستاد چون تماشای کن. لیره روبری 12 لاکی ریک که دریجی هر لاکی 3 سانتی متره و دریجی استوندکی 2 سانتی متر بید. تماشای که بابا لیره یاسای روبر گودمان چیه؟ یک بسر دو جاران نون جاران لا جاران دریجی استوند. تانی بنوسی بابا لیره سه جمارت هست. هر سه جماره جاران که 12 دریجی لا جماره استوند. 12 جارانی سه جارانی دو. 12 جاران سه 36. 36 جاران دو دکات 72. بابا او 72 والامی راست نیه. بابا 72 والامی راست نیه. چون که 8 سانمو جاران یک لسر دو بکن. که اوش تلمیش که خود خزن کن. سیف بکن. دوای اوی هر سی جماره جاران کرد. یک لسر دو بکن قاعده لمیش کرد. یک لسر دو واتا نیوی او جماره. زورد قطابی کشه لیگ لسر دو هیا. بابا یک لسر دو واتا نیوی. نمونه نیوی چواری چنده؟ نیوی که دوه. نیوی هشتی چنده؟ چواره. نیوی 13 چنده؟ 6 و نیوه. ممشه وازه. نیوی 72 چنده؟ نیوی 72 36 سانتی متر دو جا کواته. 36 سانتی متر دو جا والامی راسته. باشه بابا 36 72 والامی راست نیه. 36 والامی راسته. لیره 5 جارانی 4 جارانی 2.75 یک سر نیوکی ورگیره نبیتا 27.5. لبابت 5 کلاکان و گوشکان لسه گوشه ده هست. بابا لم بابته پرسیار به چندین جور دیتا و لطاقی کرنوی وظایفی و تنیشتی مانی. جوری یکم داوای ریست کردنی لاکان دکار لکرترین بو درشترین واتا چون سه گوشه که داداته باشه بابا جماره لاکان داداته بنصره لاکان لکرترین بو درشترین یان لدرشترین بو کرترین ریز بکن. جوری دوام داوای ریز کردنی گوشکان دکات واتا ام جاره گوشه داداته داوای چه دکات؟ داوای ریز کردنی
گۆشەکان دەکات یاخود داوای ڕێزکردنی لایەکان دەکات. لێرە دوو تێبینی زۆر زۆر گرنگت پێ دەڵێم. تێبینی یەکەم هەر کاتێک گۆشە هەبوون بۆ نمونە 55 45 هەروەها 70 هەر کاتێک گۆشە هەبوو لایەکان ڕێز دەکەی. عەکسی یەکەم هەر کاتێک لایەکان هەبوو گۆشەکان ڕێز دەکەی. باشە بابە؟ لێرە گۆشەکانی سێ گۆشەی بەرامبەر تەماشای گۆشەکانی سێ گۆشەی بەرامبەر لە بچووک بۆ گەورە ڕێز بکە. لێرە نووسرا گۆشەکان ڕێز بکە کەواتە دەبێت ژمارەی لایەکانمان هەبێت. با تەماشاکەن بەڵێ بالفعل ژمارەی لایەکانمان هەیە. دێین ژمارەی لایەکان ڕێز دەکەین. عەفو ژمارەی گۆشەکان ڕێز دەکەین. لێرە تەماشای کام ژمارە لە هەمووان بچووکترە؟ ئەم چوارە لە هەمووان بچووکترە. ئەم لایە واتە ئەم لایە لە هەموو لایەکان بچووکترە دەکەوێتە بەرامبەر کام گۆشە؟ ئەم لایە کە بە ئاهایە دەکەوێتە بەرامبەر گۆشەی لام. ئەوە لام. دواتر 4.5 ئەم لایە کە بە لامە دەکەوێتە بەرامبەر کام گۆشە؟ هەر بە چاو دیارە. ئەو گۆشەیە دەکەوێتە بەرامبەر 4.5 کەواتە گۆشەی ها. دواتر 6 دەکەوێتە بەرامبەر گۆشەی با. ئەمە لە بچووک بۆ گەورە. بەڵام ئەگەر بنووسرێ لە گەورە بۆ بچووک ڕێز بکە چونکە زۆر قوتابی کە دەنووسرێ لە بچووک بۆ گەورە ڕێز بکە هەر دەچێت لە گەورە بۆ بچووک ڕێز دەکەن. ئەو غەڵەتیە ئەنجام نەدەن. لە گەورە بۆ بچووک یەکسەر با ها لام. ئەمە لە بچووک بۆ گەورە. دەچینە سەر جۆری دووەم پرسیاری دووەم کە دەنووسرێ لایەکان لە کورت بۆ درێژ. پرسیاری یەکەم پرسیاری دووەم لایەکان لە درێژ بۆ کورت. بابە هەر کاتێک نووسرا بوو لایەکان ڕێز بکە دەبێت دوو پیت بنووسیت. باشە؟ دەبێت دوو پیت بنووسیت. لێرە لایەکان لە کورتترین بۆ درێژترین ڕێز بکە. دال با بکەینە نون دال نون جیم. بابە لێرە هەندێک قوتابی دەپرسێت مامۆستا لێرە یەک گۆشە دراوە. بابە لێرە دوو گۆشە دراوە دەبێت گۆشەی سێەم بدۆزیتەوە. گۆشە وەستاو ئاگادار بە ئەوە نۆهات پلەیە. ئەگەر بداتێ یاخود نەداتێ هەر چەند پلەیە؟ هەر نۆهات پلەیە. ئاگادار بە. ئەم تێبینیەش بزانە سەرجەمی ناوەوەی سێ گۆشە. ئەم تێبینیە لە مێشکت خزنکە. سەرجەمی ناوەی سێ گۆشە 180 پلەیە. واتە هەر سێ ژمارە دەبێت کۆ بکەینەوە دەبێت 180 دەربچێت. تەماشاکە لێرە 35 مان هەیە.
کو نوت کو یکسانه به 180. ژماره سیم بم شێوازە دەدۆزیتەوە. باشە بابە ئەگەر لە تاقیکردنەوەی وەزاری ئەو ژمارەیەش دەداتێ ئاگادار بە بەڵام بەم شێوازە بۆت حەل دەکەم ئەگەر ئەم کێشەت بۆ دروست بوو لە تاقیکردنەوەی وەزاری واتە ئەگەر پرسیار بەم شێوازە هاتەوە بۆ ئەوەی کێشەت بۆ دروست نەبێت بە ئاسانی ژمارەی سێمیش بدۆزیتەوە. بابە دوو ژمارەکە کۆ دەکەینەوە چەند دەمینێت بۆ 180 دەکاتە ئەو 90 کۆ 35 دەکاتە 125. بابە 100 ئەو دوو ژمارەیە دەکاتە 125 واتە 125 کۆ چەند دەکاتە 180. ئەگەر ئەوەشت نەزانی ئەم یاساش لە فکر نەبوو هەردوو ژمارەکە کۆ بکەرەوە 180 کەم 125. باشە بابە کەواتە 125 کۆ چەند دەکاتە 180 کۆ 55 کەواتە گۆشەی نون بریتیە لە 55 پلە. ئێستا دێین لە کورت بۆ درێژ ڕێز دەکەین. تەماشای کام ژمارە لە هەمووان بچووکترە؟ طبعا 35. بابە یەکسەر ئەم قەلەمە لە تاقیکردنەوەی وەزاری لەسەر ئەم گۆشە دابنێ بەم شێوازە بڕۆ ئەم لایەت بڕی. ئەم لایە ناوی چییە؟ ناوەکەی نون جیمە. ئەوە تەواو. اینجا دەینە سەر 55. طبعا 55 بچووکترە لە 90. دێین بەم شێوازە قەلەمت دابنێ وەرە خۆرێ دال جیم دال جیم. نۆوەتەکە مایتەوە بەم شێوازە دەڕۆین نون دال. ئەوە لایەکان لە کورت بۆ درێژ ڕێزمان کرد. ئەوە لە کورت بۆ درێژ. بەڵام ئەگەر لە تاقیکردنەوەی وەزاری بڵێت لە درێژ بۆ کورت ڕێز بکە پێچەوانەی بکەرەوە نون دال دال جیم وهروەها نون جیم. لێرە ئێستا نزیکەی 5 بابەتت خوێند. یەکەم ڕێزکردنی گۆشەکان لە بچووک بۆ گەورە و هەروەها ڕێزکردنی گۆشەکان لە گەورە بۆ بچووک. دووەم لایەکان لە کورت بۆ درێژ و هەروەها لە درێژ بۆ کورت. سێەم دۆزینەوەی گۆشەیەکی نەزانراو لە سێ گۆشە. باشە بابە گۆشەکان لە بچووک بۆ گەورە گۆشەکان لە گەورە و بچووک لایەکان لە کورت بۆ درێژ لایەکان لە درێژ بۆ کورت و هەروەها دۆزینەوەی گۆشەیەک لە ناوەوەی سێ گۆشەدا. جۆری سێەم لە هەڵبژاردن درێژی سێ لات دەداتێ. داوا دەکات کام درێژی پێدراو دەبنە لا بۆ سێ گۆشەیەک و کام درێژی پێدراو دەبنە بۆ لا بۆ سێ گۆشەیەک. بابە لێرە دێین کۆمەڵێک یاسامان هەیە چۆن دەزانین دەبنە لا بۆ سێ گۆشەیەک. ژمارە یەکەم و دووەم
pêka wer bigire û jimareyê duem û sêyem pêka wer bigire û herwiha jimareyê yekem û sêyem pêka we werbigire. Katێk jimareyê yekem û duem werdegirî, jimareyê sêyem demînêtewe. Aya eme gewretir e? Eme gewretir e? Eme ji gewretir e. Jimareyê duem û sêyem min nûsiye. Çi jimareyê mayîtewe? Jimareyê yekem. Jimareyê nawerast mayîtewe. Baba, eger her sêk welam rast derçûn debne la. Belam eger xelet derçûn nabête la. Yek jimare xelet derbiçêt namine la bû sê goşe. Dubare dekeyne. Jimareyê yekem û duem pêka werbigire. Sêyemeke deşta ew berî. Jimareyê duem û sêyem werbigire. Yekemeke deşta ew berî. Yekem û sêyem werbigire navendekê deşta ew berî. Sêk û pênc dekate heşt. Heşt gewretir e li heft? Belê. Pênc û heft duwanze. Duwanze gewretir e li sê? Belê. Sêk û heft dekate de. De gewretir e li pênc? Belê. Kewata ewa welamî rast e. Bû ba nabte welamî rast. Bû cîm nabête welamî rast. Êsta deyên cîm hel dekein. Yekem û duem werbigire. Gewretir, gewretir, gewretir. Yekem û duem. Sêyemeke deşta ew ber. Duem û sêyem. Yekemeke deşta ew ber. Yekem û sêyem. Navendeke deşta kotayî. Heşt û çwar duwanzde. Duwanzde gewretir e li du? Belê. Çar û du şeş. Şeş gewretir e li heşt? Nexîr. Kewata welamî rast niye. Ew ji detwanî bi xwe şîkar bike em duwa, em duwaneş nabine la. Carî çwarem zor giring e. 100% dêtewe înşallah. 100% dêtewe înşallah. Carî çwarem dirêjî dolayê sêgoşe dedatê dawayê mewdayê sêyem dike. Parî ji be qutebiyanim got em babete dêtewe û hateweş pelgeşman heye ke eweman şerh kir û em corî duem îşman şerh kir ke kem mamoste heye corî duem şerh dikat. Înşallah dêne ser corî duem îş. Baba, lêre dolayê sêgoşe dirêjiyekaniyan birîtiye li 6 santîm ve 11 santîm. Temaşa ke. Zor zor asan e. Pêwîst be yasa leberkirdin nakin. Mamse de çem yasana ve qutabî leber dike. Baba pêwîst nakat yasayê leber key. Were pîtek binûse. Lêre binûse biçûktir. Lêre ji binûse gewretir. Çend jimaret heye? Du jimaret heye. Her du çî ko bikerive lêre binûse. Her du çî kem keve lêre binûse. 11 ko 6 17. 11 kem 6 dekate 5. Kewata welamî rast e. Corî duem ba pisyarî ji kelem şêwaze helkên ew car dêne ser corî duem. Bû nimûne pisyar dolayê sêgoşe dirêjiyekaniyan 8 santîmetr û 12 santîmetr e. Mewdayê sêyem bidozewe. Baba, gotman yek sînî muhterem bike. Carek biçûktir, carekî ji gewretir. Baş e baba? Ewca. Gotman her du jimare ko bikerive lêre binûse, her du jimare kem keve lêre binûse. 12 ku 8 20. 12 kem 8 dekate çwarî muhterem. Corî duem par şerhman kirt. Hateweş ne taqîkirneweyê wezarî. Dirêjî layê sêyem bidoze baba. Çon te dozîtewe. Du jimaret heye. Sînê çi muhterem.
بچوکتر گەورەتر کۆ بکەرەوە لێ دەربکە کەم بکەرەوە دەکۆ شەش شانزدە دەکەم شەش چوار ئەی کاوەڵم یەک دەرێ شانزدە ڕاستە یەک دەرێ ئەم چوارە ڕاستە یەک دەرێ دوو ڕاستە خۆی لە وەڵامیشدا دوانزدە ڕاستە دوانزدە هەلێرە هەرنیە بابە تەماشاکە یەکسەر ئەگەر یەک ژمارە هەبوو دۆزینەوەی درێژی لای سێیەم تەماشاکە ئایا دوو ژمارە دوو دەکەوێتە نێوان چوار هەتا شانزدە نەخێر شانزدە دەکەوێتە نێوان چوار و شانزدە شانزدە بەخۆی وەکو برەی سەری سەرەکەیەتی کۆ دەکەوێتە نێوانیان کەواتە شانزدەش ئەو نییە ئەدی چوار چواریش خوارێ کەواتە چوارەکەش نابێت ئایا دوانزدە دەکەوێتە نێوان چوار و شانزدە بەڵێ دوانزدە دەکەوێت کەواتە دوانزدە وەڵامی ڕاستە دەتوانێت بخوێنی چوار پێنج شەش هەفت هەشت نۆ دە یانزدە دوانزدە کەواتە دوانزدە وەڵامی ڕاستە قوتابیانی بەڕێز لە پێداچوونەوەی بیرکاری پۆلینۆ بەردەوامین بیرکاری پۆلینۆ بەشی پێنجەم تایبەت لای قوتابی بە بەشێکی زۆر زۆر قورس دادەنرێت ئەوەندەی شەرحمان کرد زۆر زۆر ئاسانمان کردووە و هەروەها لێرە دێنە سەر بابەتی چوارەم ئاگادار بن قوتابیان ئەمە پێداچوونەوەیەکی کورت و پوختە بۆ تاقیکردنەوەی وەزاری باشە بابە لێرە هاتینە بابەتی چوارەم سەلمێنراوی هاوشێوەبوونی گۆشە سەلمێنراوی هاوشێوەبوونی لا سەلمێنراوی هاوشێوەبوونی گۆشە لا بابە پاریش بە قوتابیانم گوت هاتەوەش گوتم هەر کاتێک ئەوە دیت هەڵبژێ هاوشێوە دەبن ئەگەر دوو گۆشە لە سێ گۆشەیەکدا جوت بن لەگەر دوو گۆشە سێ گۆشەیەکتردا ئەو دوو سێ گۆشە هاوشێوە دەبن ئەگەر سێلا لەگەر سێلا لە سێ گۆشەیەکتردا هاوشێوە بوون ئەو دوو سێ گۆشەیە هاوشێوە دەبن ئەگەر دوولا لە سێ گۆشەیەک هاوڕێژە بوون ئەوە چ دەبن؟ هاوشێوە دەبن لەم بابەتە پرسیار بە چەند جوورێک دێتەوە جووری یەکەم یەکێک لە سەلمێنراوەکان کۆتاییەکەی دەکاتە چ؟ دەکاتە هەڵبژاردن وەکو ئەگەر دوو گۆشە لە سێ گۆشەیەکدا جوت بن لەگەڵ دوو گۆشە لە سێ گۆشەیەکی تردا ئەوە ئەو دوو سێ گۆشە چ دەبن؟ هاوشێوە دەبن هاوشێوە بابە هاوشێوە دەبن جۆری دووەم ئەوەش زۆر گرنگە جۆری دووەم درێژی دوو لای سێ گۆشە دەداتێ یەکێک لە درێژی لایەکان چییە؟ دیار نییە داوای دۆزینەوەی ئەو لایە دەکات وەکو ئەم پرسیارە زۆر گرنگە تەماشاکەن چوار و شەش و هەفت ئەوە درێژی لای سێ گۆشەیەکن باشە و 24 و 36 و سات درێژی لایەکانی هاوجە لە دوو سێ گۆشە هاوشێوەبوون بەهای سات بدۆزەوە بابە تەماشای چوار شەش حەوت و هەروەها 24 36 سات بابە ئەوە ژمارەی یەکەم ژمارەی دووەم ژمارەی سێەم لە سێ گۆشەیەک ژمارەی یەکەم ژمارەی دووەم ژمارەی سێەم باشە بابە ژمارەی یەکەم بەسەر ژمارەی یەکەم چوار بەسەر 24 ژمارەی دووەم
بەسەر ژمارەی دووەم 6 بەسەر 36 ژمارەی سێیەم بەسەر ژمارەی سێیەم 7 بەسەر 100 ئەوە یەکەم دووەم سێیەم دەتوانین ئەوانە سادە بکەین 4 بەسەر 24 دەبتە 4 دا بەش 4 دا بەشی 4 دەبتە 1 بەسەر 6 ئەوەش دەکاتە 1 بەسەر 6 ئەمە دیار نییە بابە 6 دا بەش 6 36 دا بەش 6 ئەم شێوازە دەبینیەوە لێرە سێیەم بەسەر سێیەم وەرگرە ئاو وەڵام 7 بەسەر 100 یەکسانە بە ئەوەی وەردەگری یان ئەوەی وەردەگری هیچ مشکلە نییە هیچ لە مەوزوع ناگۆڕدرێ بەڵام تەبعەن 1 بەسەر 6 وەرگری ئاسانترە ئەوجا ئەمە هاوڕێژەبوونە هاوڕێژەبوون چ لێ دەکەی دوو لاو دوو نێوان 100 جاران 1 دەکاتە 100 7 جاران 6 دەکاتە 42 کەواتە 42 وەڵامی ڕاستە ئەگەر بین 7 بەسەر 100 یەکسان 4 بەسەر 24 وەرگرین هەر 100 دەکاتە 42 7 جاران 24 4 جارانی 100 دوو لاو دوو نێوان دەکەی دەبینیەوە ئەگەر ئەمەد نەزانی وەرە ڕێگایەکی کورتت پێ دەڵێم باشە ڕێگایەکی زۆر کورت ئەمە دەکاتە 1 بەسەر 6 ئەوەش دەکاتە 1 بەسەر 6 دەبێت ئەوەش بکاتە 1 بەسەر 6 باشە بابە ئایا 1 جارانی چەند دەکاتە 7 1 جارانی 7 ئەدی 6 جارانی چەند دەکاتە دەکاتە 42 دووبارە دەکەمەوە بابە گوتمان 6 بەسەر 36 4 بەسەر 24 7 بەسەر 100 ئەمە دەکاتە 1 بەسەر 6 ئەمەش دەکاتە 1 بەسەر 6 دەبێت ئەوەش بکاتە 1 بەسەر 6 ئەگەر شیکارەکەت زانی خێر عەلا خێر ئەوە زۆر باشە بەس ئەگەر شیکارەکەت نەزانی وەر ئەم ڕێگایە ئاسانە بەکار بێنە بابە نرخی ساد بدۆزەوە 1 جاران چەند دەکاتە 7 1 جاران 7 یەکسانە بە 7 دەبێت ژێرەش جارانی 7 بکەی 6 جاران 7 دەکاتە 42 ئەوە ڕێگای خێرە لە بابەتی پێنجەم گەیشتینە تەریبوون و هاوڕێژە لێرە سێ سەرمێنراومان هەیە سەرمێنراوی هاوڕێژەبوونی سێ گۆشە سەرمێنراوی هاوڕێژەی سێ گۆشە دووبارە سەرمێنراوی ئالیس ئەگەر ڕاستەیەلێک تەریب بێت بەلایەکی سێگۆشەیەک بەلایەکی تری بڕی ئەوە داواشیان دەکات بۆ چەند پارچەیەکی هاوڕێژە دەین یەکێکە باسییان دەکەین ئەگەر ڕاستەیەلێک دوو لای سێگۆشە بۆ چەند پارچەیەک هاوڕێژە کرد ئەوە ڕاستەیەلەکە بەلای سێیەمدا تەریب دەبێت سەرمێنراوی ئالیس ئەگەر سێ ڕاستەیەلی تەریب یان زیاتر بە دوو بڕەبڕان ئەوە پارچە ڕاستەیەلانەی سنووردراون بەم شێوازە ئالیس بە ڕاستەیەلەکە تەری هاوڕێژە دەبن هەتا نەگەینە سەر نمونەکان تێناگەن لێرە لەم بابەتە پرسیار بە چەند جۆر دێتەوە لە تاقیکردنەوەی وەزاری جۆری یەکەم وێنەی سێگۆشەیەکی دەداتێ داوای درێژی نادیارەکە دەکات لێرە بە چ شێوازێک درێژی نادیارەکە دەبینیەوە ئەگەر بگەڕێنە سەر سەرمێنراوەکان هاوڕێژە بوون بەڵام
لسلمێنراوەکان بگەڕێ. لێرە پرسیار درێژی ساد دال بدۆزەوە. بابە لێرە سەری سێگۆشەی وەرگرە لێرە ئەم سەرە وەرگرە. ژمارە یەکەم بەسەر ژمارەی دووەم ئەم لایە. با سین بەسەر سین جیم یەکسانە. با ساد بەسەر ساد دال. با سین ئەمە نوێە. سین جیم چوارە. با ساد دەیە. ساد دال دیار نییە. دوو پیتی مەنووسە یەک پیتی بنووسە سین. باشە بابە؟ ئەوجا دوو هاوڕێژە بوون. هاوڕێژە یەکسەر دوو لاو دوو نێوان. نۆ جارانی سین دەبتە نۆ سین یەکسانە. دە جارانی چوار دەکاتە چل. ئەوجا گوتمان هەر ژمارەیەک لە تەنیش سین بێت لە تەنیش پیتێک بێت هەردوو لا دابەشی ئەو ژمارەیە دەکەین. بۆ دابەش ئەو ژمارەیە هەتا وەکو نرخی سین بە تەنیا بمێنێتەوە. ئایا چل بەسەر نۆ لێرە هەیە؟ نەخێر چل بەسەر نۆ نییە. کەواتە با بزانین کامە دەکاتە چل بەسەر نۆ. لێرە ژێرە وەکو خۆی دەنووسیەوە نۆ جارانی چوار دەکاتە سی و شەش. سی و شەش کۆ چەند دەکاتە چل؟ سی و شەش کۆ چوار. باشە بابە؟ ئەم کەرتە دەکەیە کەرت دار هەتا وەکو وەڵامەکە بدۆزیتەوە. لێرە هەمان پرسیار لە وێنەی بەرامبەر درێژی ڕا نۆن بدۆزەوە. دووبارە ئەم سەرە سێگۆشەیە وەرگرە دال قاف بەسەر با قاف و هەروەها دوانزدە بەسەر نۆن دەرێن. نۆ بەسەر شەش یەکسانە بە دوانزدە بەسەر سین. دوو لاو دوو نێوان دەبتە نۆ سین یەکسانە بە دوانزدە جارانی شەش. ئەوجا دابەشی نۆ دابەشی نۆ سین یەکسانە بە هەشت. لێرە بابە ئەگەر شیکارەکەت نەزانی شیکار ئەم شیکارەت نەزانی و ڕێگای کورتت پێ دەڵێن. نۆ بەسەر شەش یەکسانە. ژمارەی دووەم دوانزدە بەسەر دەتوانین بنووسین سین یەکسانە. ئایا نۆ بەسەر شەش دەکاتە چەند؟ نۆ دابەشی سێ دەکاتە سێ. شەش دابەش سێ دەکاتە دوو. سێ بەسەر دوو. بابە لێرە دەبێت ئەوەش بکاتە سێ بەسەر دوو. باشە؟ سێ جارانی چەند دەکاتە دوانزدە؟ سێ جارانی چوار. ئەدی دو جاران چوار دەکاتە هەشت. کەواتە هەشت وەڵامی ڕاستە. ئەوە هەشت. ئەگەر شیکارەکە نەزانی ئەم ڕێگایە کورتە بەکار بهێنە. سەلمێنراوی ئالیس. لێرە چوار ژمارەمان هەیە یەکێکیان یادیارە. یەکسەر سێ بەسەر چوار یەکسانە بە سین بەسەر هەشت. دوو لاو دوو نێوان. سین جاران چوار دەبتە چوار سین. سێ جاران هەشت بیست و چوار. گوتمان هەر ژمارەیەک لە تەنیش سین بێت ئاگادار بە هەردوو ژمارە هەردوو لا دابەشی ئەو ژمارە دەکەین. دابەشی چوار دابەشی چوار سین یەکسانە بە شەش. کەواتە ئەو شەشە وەڵامی ڕاستە. دێم ڕێگای کورتەکەشت پێ دەڵێم. گوتمان ئەوە سێ بەسەر چوارە. کورت نابتە هەر سێ بەسەر چوارە. ئەدی سین بەسەر هەشت
دبی اوش بکات سه بسر چوار چه جماره را بنووسم؟ چوار جارانی دو دکات هشت سه جاران دو دکات شش کهات شش وەڵامی تەواوە. هاوڕێوژەبوونی پێوانە لێرە بە دوو جوور پرسیار دێت. جۆری دووەم زۆر گرنگە لە من وەرگرە. جۆری دووەم کە شەرح دەکەم 100% ئینشەڵڵا لە تاقیکردنەوەی وەزاری هەیە. جۆری یەکەم دوو سێگۆشە دەداتێ هاوشێوەی چێوەیەک ڕووبەرێکت دەداتێ داوای چێوە یان داوای ڕووبەر دەکات. تەماشاکە لێرە وەکو ئەم پرسیارەی خوارەوە هەردوو سێگۆشەی کاف میم دال نون ها جیم هاوشێوەن. چێوەی سێگۆشەی کاف میم دال 36ە. چێوە چەندە؟ 36. ئەدی ڕۆبەر 48. لەوەی گەڕێ جارێ لەرە پێویستیمان بەوەی نییە. چێوە و ڕووبەری نون ها جیم بدۆزەوە. چێوەی ڕووبەری نون ها جیم بدۆزەوە. دێین سەرەتا دەبێت دوو سێگۆشەمان هەبێت. ئەم دوو سێگۆشەیە سەرەتا یەکەم شت ڕێژەی هاوشێوەبوونی هەردووکیان دەدۆزینەوە. سێگۆشەی یەکەم 16ە سێگۆشەی دووەم 20ە. دێین سادە دەکەین کورد دەکەینە بابە. لێرە ئایا مامۆستا لێرە بوو نەمانووسی 20 لەسەر 16 بوو 16 لەسەر 20 یخۆوەیە بابە لێرە تەماشایکە هەردوو سێگۆشە ناوی کام سێگۆشە سەرەتا نووسرایە؟ کاف میم دال کەواتە ئەوە بەسەر ئەمەیە باشە. کاف میم دال بەسەر ها نون جیم. بەرەوە دەتوانی ئەو ژمارە سادە بکەی؟ بەڵێ 16 دابەشی 4 20 دابەشی 4 بوو دابەشی پێنجمان نەکرد چونکە لێرە دەبێت ژمارەیەک دابەش بکەین هەردوو لا دابەشی ئەو ژمارەیە بکرێت. 16 دابەشی 4 دەبتە 4 20 دابەش 4 دەبتە 5. ئەمە وەرگرە لەبیر نەکەی 4 بەسەر 5 لەبیر نەکەی. وەرە چێوەی سێگۆشە گوتمان چێوە چەندە؟ 36. 36 بەسەر چێوە یەکسانە. ژمارەی دووەم چەندە؟ 4 بەسەر 5. اینجا دوولاو دوو نێوان وەکو بابەتی پێشوو دوولاو دوو نێوان 4 جاران دەبتە 4 چێوە یەکسانە. 36 جارانی 5 دەتوانین سادە بکەین. 36 دابەشی 4 ئەوەش دابەشی 4 گوتمان هەر ژمارەێک تەنیش پیتێک بێت هەردوو لا دابەشی ئەو ژمارە هەتا چێوەکە بە تەنیا بمێنێتەوە دەبتە 9 جارانی 5 چێوە یەکسانە بە 45 سانتیمەتر. هیچ لە خۆت تێک مەدە. ئەو دوو سێگۆشە دەداتێ ئەو ژمارەشت دەداتێ 36ە بەس هاوڕێژەبوون دروست دەکەی. 36 بەسەر چێوە 4 بەسەر 5 ئەو 4 بەسەر 5ەی لەبیر نەکەی. دووەم وەرە ڕۆبەر بدۆزەوە. بابە لە تاقیکردنەوەی وەزاری یان داوای چێوە دەکات یان داوای ڕۆبەر دەکات. هەردوو چی نایەتەوە پێکوە یان داوای چێوە دەکات یان داوای ڕۆبەر دەکات. لێرە چێوەمان دۆزیەوە بۆ ڕۆبەرەکە گوتمان ڕۆبەر چەندە؟ 48 ئەوەشت دەداتێ لە تاقیکردنەوەی وەزاری ئەوەش دەداتێ 48 بەسەر ڕۆبەر یەکسانە بە 4 بەسەر 5. بابە ئەگەر وتی چێوە
4 بسر 5 وکو خوی بنووسەوە بەس ئەگەر نووسرا بۆ ڕووبەر بدۆزەوە یەکسەر 4 بەسەر 5 دەکات توان 2 4 توان 2 16 5 توان 2 25 دەکاتە 16 بەسەر 25 دوولاو دوو نێوان 16 جارانی ڕا 48 جارانی 25 دابە 16 دابەشی 16 سین یاخود ڕا یەکسانە بە 75 چونکە ڕووبەرە سانتیمەتر دووجا بابە لێرە ئاگادار بە یان داوای چێوە دەکات یان داوای ڕووبەر دەکات ئەم ژمارەش دەداتێ ئەم 36 دەداتێ و هەروە ئەم 48 دەداتێ لە تاقیکردنەوەی وەزاری ئەگەر داوای چێوە بکات بەس ئەو چێوە دەداتێ ئەو ڕووبەرەت ناداتێ بەس ئەگەر داوای ڕووبەر بکات چێوەکەت ناداتێ بەس ڕووبەرەکەت دەداتێ لێرە نمونە گریمان بکەین لە تاقیکردنەوەی وەزاری چێوە دێتەوە یاڵا کاک هەردوو سێ گۆشە هاوشێوەی چێوان بریتە لە 36 ئەو 36 دەداتێ باشە ئەو 36 دەداتێ ئەوە زیادە چێوەکە دەکاتە چەند باشە بابە ئەو دوو سێ گوشە دەداتێ ئەو دوو سێ گوشە یەکسەر 16 بەسەر 20 یەکسانە بە چێوەکە چەند بوو 36 بەسەر چێوە دوولاو دوو نێوان دەتوانی ئەوە سادە بکە ئەو جار دوولاو دوو نێوانی بکەین سێ تێبینی زۆر گرنگ یەکێکیان دێتەوە 100% ئینشاءالله یەکێک لەمانە لە ناو تاقیکردنەوەی وەزاریدایە یەکەم ئەگەر ڕێژەی چێوەت بداتێ داوای هاوشێوەبوون بکات ئەو وەکو خۆی دەکات وەکو خۆی ئەوە یەکەم دووەم ئەگەر هاوشێوەت بداتێ داوای چێوە بکات وەکو خۆی واتە ئەو دووە دەتوانین بنووسین یەک یاسان هەیە ئەوە یاسا یەکەم دووەم ئەگەر چێوە یان هاوشێوەت بداتێ داوای ڕووبەر بکات یەکسەر دەکەیە توان دوو ئەم سێ تێبینیە بنووسە 100% دێتەوە ئینشاءالله سێەم ئەگەر ڕووبەر بداتێ داوای چێوە یان هاوشێوەبوون بکات ئەوە ڕەگی دووجا بۆ ژمارەکە وەردەگری بابە هاوشێوەبوون و چێوە دەتوانین بڵێین یەک شتن باشە بەس دوو ناوی هەیە ئەگەر هاوشێوە بکات چێوە وەکو خۆی هاوشێوە بکە هاوشێوە وەکو خۆی چێوە هاوشێوە بکە ڕووبەر واتە لێرە چ چێوە بداتێ چ هاوشێوەبوون بنووسێ بکە ڕووبەر توانوو دەکەی ڕووبەر ڕەگی دووجا وەردەگری تەماشای لە تاقیکردنەوەی وەزاری بەم شێوازە دێتەوە ئینشاءالله یەکێک لەمانە تەماشاکە ئەم ژمارە نەدەگۆڕدرێن ئەگەر ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێ گۆشە هاوشێوەبوونی هاوشێوەبوون هاوشێوەبوون چەندە 9 بەسەر 4 بکەینە چه ڕێژەی چێوە چەندە چێوە چەندە گوتمان ئەگەر هاوشێوەت بداتێ بنووسێ بکە چێوە هەر دەکاتە خۆی هەر دەکاتە 9 بەسەر 4 دووەم ئەگەر ڕێژەی چێوە 4 بەسەر 9 بێت واتە چێوە چەندە 4 بەسەر 9 داوای چ دەکات داوای ڕووبەر دەکات گوتمان ئەگەر چێوە یان هاوشێوەت بداتێ داوای ڕووبەر بکات یەکسەر ژمارەکە دەکات توان 2 4 بە توانی 2 9 بە توانی 2 4 بە توانی 2 16 9 بە توانی 2 دەکاتە 81 کەواتە 81 وەڵامی 16 بەسەر 81 وەڵامی ڕاستە
هاوشێوە بوون 9 بەسەر 4 وەکو پرسیاری یەکەمە پێویست ناکات هەڵ کردەکاتە 9 بەسەر 4. پرسیاری کۆتایی ڕۆبەر یەکسانە بە 16 بەسەر 25 داوای چی دەکات؟ داوای هاوشێوە بوون دەکات. گوتمان ئەگەر ڕۆبەر بداتێ داوای هاوشێوە یاخود شێوە بکات یەکسەر ڕەگی دووجا بوو وەردەگری ڕەگی 16 4 ڕەگی 25 دەبتە 5 4 بەسەر 5. بابەتی شەشەمیش تەواو گوتمان بابەتی شەشەم جۆری دووەم زۆر گرنگە. بابەتی هەفتەم دێینە سەر هاوڕێژەی ئەندازەیی. جۆری یەکەم، جۆری دووەم، جۆری سێەم چەند جۆرێکمان هەیە. هاوڕێژەی ئەندازەیی بزانین پێناسەکەی چییە؟ جێگۆرکێکردنێکە پێوەرەکانی شێوە ئەندازەکان دەگۆڕێت بێگۆڕینی ڕوخسارەکانیان. بابە لەم بابەتە بسیار بە چەند جۆری جیاواز دێتەوە. جۆری یەکەم داوای درێژی دەکات. بابە درێژی و دووری کە لە بەشی سێەم هەیە هیچ جیاوازیەکی نییە. یەک یاسان هەیە ڕەگی دووجا سین دو کەم سین یەک توانی دو کۆ ساد دو کەم ساد یەک توانی دو. ئەمە درێژی و دووری. دوو خاڵت دەداتێ ئاگادار بە. خاڵی یەکەم ئەمە سین یەک ئەمەش ساد یەک سین دو ساد دو. ئەمە لەبیر نەکەی چونکە هەندێک تەڵەبە غەلەت دەکا دەنووسێ سین یەک و سین دو ساد یەک و ساد دو. ئەم غەلەتیەی نەکەی. ئەوەندەی بزانە لە جۆری یەکەم بەسە. ئەمە یاسای دووری هەم درێژی. باشە سین دو کەم سین یەک توانی دو ساد دو کەم ساد یەک بە توانی دو. درێژی پارچە ڕاستەهێلێکی نێوان 5 و 2 5 و 8 کام لەم درێژیانەی خوارەوەیە. بابە درێژی واتە دووری هیچ جیاوازیەکی نییە. گوتمان دووری یاخود درێژی یەکسانە بە سین دو کەم سین یەک توان دو کۆ ساد دو کەم ساد یەک بە توانی دو. هەندێک تەڵەبە دەنووسن ساد دو کەم ساد یەک بە توانی دو کۆ سین دو کەم سین یەک بە توانی دو. هیچ جیاوازی نییە چونکە نێوانیان کۆیە توان دووشە کەواتە هیچ فەرقەی نییە. دێین خاڵەکان وەردەگرین. گوتمان خاڵی یەکەم ئەمە سین یەک ئەمەش ساد یەک ئەوە سین دو ئەوەش ساد دو. یەکسان. گوتمان کۆ کەوانە کەم توان دو کەوانە کەم توانی دو. لێرە ساد دو چەندە؟ دێن یاسای دووەم بەکاردێنین کاکە. یان یەکەم بە کەیفی خۆت یاسای دووەم. ساد دو هەشتە ساد یەک دووە سین دو پێنجە سین یەک پێنجە. یەکسانە. هەشت کەم دوو شەش بە توانی دوو کۆ 5 کەم 5 سفر سفر بە توانی دوو. یەکسانە. 6 بە توانی دوو 36 سفر بە توانی دوو هەر سفر 36 کۆ سفر ڕەگی 36. بابە ئەگەر ڕەگی 36 لێرە هەبێت نەچی ئەوەی هەڵبژێری چونکە لە بیرکاری هەتا سادە بکرێت سادە دەکەی. باشە ڕەگی 36 دەبتە چەند؟ دەبتە 6 کەواتە 6 وەڵامی ڕاستە. جۆری دووەم هەمان جۆری یەکەمە. دوو خاڵت دەداتێ داوای پۆتانی ناوەڕاستە دەکات. بابە پۆتانی ناوەڕاستیش یاسای تایبەتی خۆی هەیە
باشه بابا سین کوسین یک دابشی دو و هر وها صاد کو صاد یک دابشی دو باشه او سین یک او صاد یک او سین دو گود من خالکان چنه؟ خالکان سین یک صاد یک سین دو صاد دو بو نمونه دنوسره پوتانی دوتی دینا سر بسیاره پوتانی ناوراسته بدوزوه اگر خالکان 5 و 8 و هر وها 1 و 2 بید بابا اما سین یک اوش صاد یک اوش سین دو اوش صاد دو پوتانی ناوراست جماره صاد کو صاد جماره سین کو سین 1 کو 5 دابشی دو و هر وها 2 کو 8 دابشی دو 1 کو 5 6 2 8 دابته 10 دابشی دو کواتا والامکی دابته چه 6 دابش دو دابته 3 10 دابش دو دابته 5 کواتا 3 5 والامی راسته لیره اما سین یک اوش صاد یک سین دو صاد دو سین یک بابا لیره دبید جماره سین سرطا بنوسی او جماره صاد چون که خالکه بریتیه لسین و صاد دابشی دو کو هم بسیار حل بکنیم سالب 3 کو کم 1 5 کو کم 3 سالب 3 کم 3 دبته سالب 4 دابشی 2 5 کم 3 دبیتا 2 اثر 2 چون دکاتا 2 موجب جاران سالب دبیتا سالب 5 کم 3 دبیتا 2 سالب 4 دابشی 2 دبتا سالب 2 2 دابش 2 دکاتا یکاوتا سالب 2 یک ولامی راسته جوری سیم زور گرینگه وینه که داده داوی پوتان یکی لخالکان دکات هندک جار 4 خال داده بید با خود وینه بو بکیشی پاشن شکار بکی هندک جار وینه شد نداده داوی با خود وینه که بو درست بکی وکو بسیاری دوان تماشای که لیره امی ما ورگیره باشه او صفرانه فریده صفر چون که پیوستیان با صفرای نیه بابا لیره چون که لیره جماره و صفر لیره جماره و صفر لیره صفر و جماره ببید والامکه چی بید؟ صفر و جماره بید کواته جماره و صفره کان فریده دهیم صفر و جماره صفر و جماره صفر و جماره صفر و جماره کواته هیچ فری نادهیم بلام لطاقنه و زاری هندک جار دتانی فریده لیره بم شوازه دروی بم شوازش دی هاورجه دروز دکه سین بسر جماره 4 سالب 6 بسر سالب 10 دولا دو نوان سین جاران سالب 10 دتانی بینه سالب لگه و سالبه دروا سین جاران 10 دبته 10 سین 6 جاران 4 دکاته 24 گودمان هر جماره لیتنیش پید به دابش یا جماره دکین اول لگه و دروا سین یکسانه به 2.4 کواته صفر و 2.4 والامه آگادار به 2.4 و صفر والام نیه صفر و 2.4 والامه لیره ما خومن بسیارش دروست کن
بابا لێرە گوتمان باو شێوەزە سەر دەکەوێت هەندێک جار لە هەڵبژاردن سفر و ژمارە هەیە ژمارە و سفر هەیە ئەگەر لێرە سفر و ژمارە بێت لێرە دەبێت سفر و ژمارەکە وەڵامی ڕاست بێت باشە ئەگەر بین تەماشای و هەڵبژاردنە بکەین نمونە لێرە سفر و پێنج بوون منەوە سفر و شەشە لێرە بوون منە ئەوە بۆ نادیار بێت باشە ئەوە دەست پێ دەکەین لە هەڵبژاردن ئەگەر سفر و ژمارە هەبێت ژمارە و سفریش هەبێت کامە دەبتە وەڵام سفر و ژمارە و سفر دەبتە وەڵام چونکە لێرە ژمارە و سفر دیار نییە بەڵام ئەگەر لێرە دیار نەبێت هەمە شێوە سفر و ژمارەکە دەبێتە وەڵامی ڕاست پێنج بەسەر شەش و هەروەها سین بەسەر سالب سێ پێنجاران سالب سێ سالب پانزدە سینجارەتە شەش سین دابەشی شەش دابەشی شەشا و شەش دەدەڕەوە سین دابەشی سێ دەبتە پێنج دابەشی سێ دەبتە دوو پێنج بەسەر دوو ئایا پێنج بەسەر دوو سفر وەڵامی ڕاستە یان سفر و پێنج بەسەر دوو دەین تەماشای نادیارەکە لێرە پێنج بەسەر دوو سفر دەبتە وەڵامی ڕاست سالب سالب چونکە لێرە سالبەکە نادیارە قوتابیانی بەڕێز لێرە هاتینە کۆتایی بەشی پێنجەم هیوادارم توانی بێتمان سوودێک بەوێ بگەینین وەرزی دووەم هەر ئەوەندەی تێدایە و هەروەها ئەوانەی شەرحمان کردووە ڕێگا خێرەکان ڕێگا کورتەکان و هەروە ڕێگای پوختمان بەکارێنەوە ئینشاءالله سوودی بۆ هەمووتان دەبێت ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه